جموجۆڵی چەند ڕۆژی ڕابردووی چەکدارانی داعش لە سنووری کەرکووک و ئاواییەکانی داقوق مەترسی جددی دروست کردووە و یەکێتیش لە بەیاننامەیەکدا داوا دەکات هەرچی زووە هێزە عێراقەکان کە ئێستا مەلەفی ئەمنی ناوچەکەیان بەدەستە بەکاری خۆیان هەستن. جێگیری لێپرسراوی مەڵبەندی ئەو حزبەش لە کەرکووک دەڵێت پەیامی خۆمان بە هێزە عێراقی ولایەنە پەیوەندیدارەکان گەیاندووە لەو مەترسیانە لەسەر ناوچەکە هەیە. بەتاکید لە دوای ئەوەی کە هێزەکانی پێشمەرگە لە سنووری کەرکووک کشانەوە جموجۆڵی داعش زۆر زیادی کردووە و ئێمە چەندین جار ئاگاداری هێزە ئەمنیەکانی کەرکووکمان کردوەوە کە وەزعی وا هەیە. دیارە لە بەرامبەر ئێمەش هێزێک هەیە پێیا بووە کە ناهێڵێت هێزی پێشمەرگی کورسان بە ئاسانی بگەڕێتەوە ئەم ناوچانە. پێش انتخابات لە عێراق دانیشتن کراوە لە نێوان عێراق و هێزی پێشمەرگەی کورسان و ئەمریکاش بۆ ئەوەی هەوڵ بدرێت ئەمنێتی ئەم ناوچانە بپارێزرێ. ئەو کاتە بە بیانووی ئەوەی کە انتخاباتەوە پێویستیان بەوەیە دەنجی جادێ عەرەبی جادێ تورکمانی بەلای خوانە ڕابچێشن ڕایانگرت. بەڵام لە ئێستایەوە وەزعەکە فعلەن ئێستا جموجۆڵی داعش لە ناوچەکانە زۆر بووە و ئێمە ڕێگە نادەین بە ئاسانی میلەتەکەمان تووشی مەشاکل و کێشە بێ و لە سەریان بەجواب دێین. سەرەڕای زیادبوونی جموجۆڵی چەکدارانی داعش لە ناوچەکانی داقوق و باشووری کەرکووک هێزە عێراقیەکانیش بەردەوام لەگەڵ ئەو هێزانە بە شەڕ دێن و پێکدادان ڕوودەدات بەڵام نەتوانراوە کردەوەکان ڕابگیرێت. کۆمەڵ ئیسلامی خراپی ئەو بارودۆخە دەخاتە ئەستۆی حکوومەتی ناوەند و هێزە دەسەڵاتدارە کوردیەکان کە نەیانتوانی ئەنجومەن کۆ بکەنەوە و پارێزگارێکی کورد دابنێن تا مەلەفی ئەمنی بدرێت بە کورد. شارەزایەکی ئەمنیش ئاشکرای دەکات پیلانێک هەیە بۆ دەرکردنی کورد لەو ناوچانە. دەسەڵاتی کوردیش بە کەمتەر خەم دەزانێت لە ئاست مەترسیەکان. ترسێکی جددی لەسەر کەرکووک و ناوچە دابڕێراوەکان هەیە. هەڵبەتە کۆمەڵی هۆکاری هەیە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە حکوومەتی عێراق حکوومەتی مەرکەز ئەو هێزە عێراقیانە پێویستە بە مەهامی خۆیان هەستن ئەوان بە مەهامی خۆیان هەڵنەستاون. حکوومەتی هەرێمی کوردستانیش کەمتەر خەمە هێزە سیاسیەکان لایەنە سیاسیەکان چکە ئێمە کاتی خۆی هەوڵمان زۆردا کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ بێتەوە و پارێزگای کەرکووک دانین بۆ ئەوەی بە نەفی ئەمنی بکەوێتەوە دەستی کورد بەڵام بەداخەوە نەهاتن کە نەهاتن. ئێستا ئەو بارودۆخە نەخوازراوە بەشێکی گەورەی ئەستۆی هێزە کوردیەکان و لایەنە سیاسی کوردیەکان کە زیاتر لە لای یەکێتی و پارتیە. خۆی حقیقەتێک هەیە ئەو ناوچانەی کەوا با بڵێن یەکلانە بۆتەوە دەستوریان کەرکووک دەور و پشتی کەرکووک ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە بە حقیقەت. لە بیدایەتەوە حکوومەتی مەرکەزی هەوڵەدا ئەم مەسائلانە جێبەجێ نەکا بە تایبەت دوای 16 ئۆکتۆبەر کە بەکارهێنانی چەک دژی پێشمەرگە لابردنی پێشمەرگە لەو منطقەیە ئەمە معنای پلانێکی گەورەیە بۆ داڕژراوە بۆ ئەو مەسئلەیە. گەورەترین مشکلەش ئەوەیە ئەو حیزبەی کەوا دەسەڵاتی هەیە لە کەرکووک بێباکە لەو مەسئلەیە یعنی وەکو بەشدار بێ لە مەسئلەکە ئەمەش زەنگێکی خەتەرە بۆ مەسئلەی کەرکووک. بالتاکید مەترسی گەورە بێ یعنی حتا برادرانی یەکێتی بە تایبەت ئەو گروپەی کەوا 16 ئۆکتۆبەری دروست کرد ئەوانش دەسەڵاتیان نییە لە کەرکووکە یعنی ئێستا کە ئەن لەم یەکون تێگەیشتی هەموو شتێک حاکمی عسکەری ئەیبینێ هەموو شتێک شورتەی ئیتیحادی ئەیبینێ لە دەور پشتی کەرکووک مەواتە یعنی ئێمە لە وەزعێکین ئەتوانم بڵێم ئێمە بەرەوە ئەچین کە کەرکووک و ناوچە دابڕاوەکانی کوردستان لە هەرێمی کوردستان لەدەست دەربچێت. لە دوای 16 ئۆکتۆبەر و کشانەوەی پێشمەرگە لە سنووری ناوچە جێ ناکۆکەکان و گرتنە دەستی مەلەفی ئەمنی لەلایەن حکوومەتی عێراقەوە مەترسی دووبارە سەر هەڵدانەوەی داعش زۆر بووە و هاوڵاتیانی ئەو ناوچانە بە تایبەتی سنوورەکانی داقوق ترسیان لێنیشتووە و داوای هێزی هاوبەشی پێشمەرگە و سوپای عێراق دەکەن بە پێچەوانەوە بارودۆخی کورد خراپتر دەبێت و کارەساتی مرۆیی ڕوودەدات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.